ڕژیمی ئیسلامی لە سەنگەری خەباتی ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبدا بە چۆکدادێت. لە حاڵێکدا کە ڕژیمی ئیسلامی لە زلکاوی قوڵی قەیرانی سیاسی ئابووری و کۆمەڵایەتیدا نقم بووە و زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران ڕۆژانە لەگەڵ بێکاری، هەژاری و برسێتی دەست و پەنجە نەرم دەکەن، بەرپرسانی کۆنەپەرستی ئەم ڕژیمە هێشتا پرسی ئازادی ژنان بە یەکێک لە گەورەترین ئاڵنگاریەکانی بەردەم خۆیان دەزانن. ئەوان هەرجا ناجارێ بە هێنانە گۆڕەی تەرح و بەرنامەی کۆنەپەرستانەی وەک تەرحی عیفاف و حیجاب، تەرحی مەحرەمسازی قوتابخانەکانی کچان، تەرحی گونجاندنی فەزای پەروەردەیی، جیاکردنەوەی کچان و کوڕان لە قوتابخانەکاندا و حەسارکێشی جەندەری پارکەکان و ئیتر هەوڵ دەدەن هەموو گۆڕەپانە کۆمەڵایەتیەکان کەنە زیندانێکی ڕاستەقینە بۆ حزوری ژنان و فراوانکردنی مەودای جیاکاری جەندەری لە کۆمەڵگادا. نوێترین حاڵەتی تەرحی کۆنەپەرستانەی لەو چەشنە دوێنێ لە قسەکانی ڕەزا موراد سەحرایی وەزیری پەروەردەدا پەردەی لەسەر لادرا. ناوبراوتی پێویستە کتێبە دەرسیەکانمان بە جۆرێک بنووسینەوە کە گونجاو بێت لەگەڵ ڕەگەزی کچان و کوڕان و بۆ ئەم مەبەستە وەزارەتی پەروەردە بەنیازە کتێبی خوێندنی جیا بۆ قوتابیانی کچ و کوڕ ئامادە بکات. ئەو هەروەها ئاماژەی بەوە کرد کە ئەم تەرحە لەسەر بنەمای بەڵگەنامەی گۆڕانکاری بنەڕەتی پەروەردە دامەزراوە. ئەو تەرحە کۆنەپەرستانە مانگی خەرمانانی 1389 لەلایەن شۆڕای باڵای پەروەردەوە ئامادەکراوە. وەزیری کۆنەپەرست و بێحورمەتی پەروەردە بەو پەڕی بێشەرمیەوە وتوویەتی کە مەبەست لەم پرۆژەیە بریتیە لە بەدامەزراویکردنی پرسی حەیا لە هەموو کۆمەڵگادا. ئاشکرایە کە لە ژێر سێبەری دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا سوکایەتی پێکردن و زەوتکردنی مافە سەرەتاییەکانی ژنان هەموو سنوورەکانی بەزاندووە. ساڵانێکی زۆرە لە بواری پەروەردەدا شاهدی جێبەجێکردنی سیاسەتی کۆنەپەرستانەی جیاکردنەوەی منداڵان و تازەلاوانی کچ و کوڕ لە قوتابخانەکان، ژنانە و پیاوانەکردنی بوارەکانی خوێندن، دروستکردنی ئاستەنگ لە بواری وەرزش و چالاکیە کۆمەڵایەتیەکانی تری. بێگومان ژن و پیاوە تێکۆشەر و ئازادی خوازەکانی ئێران وەک هەمیشە تەسلیمی پلان و فێڵ و فریوی کۆنەپەرستانەی ڕژیمی ئیسلامی نابن و بە یەکڕیزی و یەکگرتوویی خۆیان هەر چەشنە نەخشە و پلانێکی کۆنەپەرستانە و تاڵەبانی ئەم ڕژیمە لەگەر شکەست و ناکامی بەرەوڕوو دەکەنەوە. نەخشە و پلانی لەم چەشنە و ئەویش لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا ڕسواتر لەوەیە کە پێویست بکات لە قاو بدرێت. کارنامەی خەباتی کۆمەڵایەتی و سیاسی لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا نیشان دەدات کە ئەم ڕژیمە سەرڕای کەڵک وەرگرتن لە تند و تیشترین شێوازەکان، زیندان، ئەشکەنجە و ئێعدام، لە سەپاندنی شێوازی ژیانی خوازراوی خۆی بەسەر زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێراندا ناکام بووە. وەرزشی ژنان حرام بوو. ژنان ساڵانێکی زۆر مافی چوونە ناو یاریگاکانیان نەبوو. دووچەرخە سەواری ژنان یەکێک بوو لە گوناح و تاوانە گەورەکان. هەبوونی ئامێری بڵاوکردنەوەی ڤیدیۆ تاوان بوو. چارشێ و مانتۆی ڕەشی ژنان و حیجابی تەواو بابەتی ململانەی ڕۆژانەی ژنان لەسەر شەقام و شوێنە گشتیەکان لەگەڵ مەئمورەکانی ڕژیم بوو. بوارەکانی خوێندنی ژنانیان لە زانکۆکان سنووردار کرد. سەرەتا دژمنایەتی ئینتەرنێتیان کرد. پاشان فلتریان کرد و دواتر خاویان کردەوە و دەیان بابەتی تر. بەڵام ئەگەر سەیرێکی کارنامەی کۆماری ئیسلامی بکەین دەبینن کە چۆن ڕژیمی ئیسلامی لەم نەبەردە کۆمەڵایەتیەدا بەردەوام سەری لەبەر دراوە و لە هەموو بوارەکاندا ناچار بووە پاشەکشە بکات و مەیدان بەجێبێڵێت. لەمڕۆوە قسە لەسەر کۆنەپەرستبوون و دژە مرۆیی بوون و گەلێک سیفەتی هاوشێوەی تر کە شایستەی ئەو تەرحانەن نییە، بەڵکو قسە لەسەر ئەوەیە کە بۆچی کۆماری ئیسلامی لە دۆخێکدا کە نەتەنیا مەشروعیەتەکەی بەڵکو تەنانەت بنەمای دەسەڵاتەکەشی لەلایەن زۆربەی هەرە زۆری ئەم کۆمەڵگایەوە کەوتۆتە ژێر پرسیارەوە و لە گێژاوێکی توندا گرفتارە،
قەنا دەباتە بەر تەختەشکاوێکی لەم چەشنە بۆ ئەوەی خۆی لە خنکان ڕزگار بکات. وڵامەکەی ڕوونە. ڕژیمی ئیسلامی لە بواری کۆمەڵایەتیدا هیچی لە هەکبەدا نەماوە. هەر بۆیە بە گوشار خستنە سەر ژنان و سەرکوتکردنی خەباتی بەرابەری تەڵەبانە و ئازادی خوازانە هاوکات دەیەوێت دوو ئامانج بپێکێت. یەکەم دەیەوێت لە نێو دواکەوتوترین و کۆنەپەرستترین چین و توێژەکانی کۆمەلگادا جێگە و پێگەیەک بۆ خۆی دەستەبەر بکات و پێیان بڵێت واگە ڕژیمێکی ئیسلامی هێشتاشبوونی هەیە و ئامانجی دووەمی بریتیە لە چاوترسێنکردنی کۆمەلگا بەگشتی و سەرکوتکردنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی ئێستا. بەڵام چیە هەیە نەزانێت کە ئازایەتی و بوێری لە کۆمەلگای ئێران و بە تایبەت لە نێو ژناندا ئێستایی تر بۆتە دیاردەیەکی کۆمەڵایەتی. ماوەی 44 ساڵە ئەم ڕژیمە بە خەرجکردنی ملیاردها دلار هەر لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنەوە بگرە تا سیستمی قەزایی و زیندانەکان لە ناوەندە ئاینیەکانەوە تا 9 ملیۆن مەلاو خوێندکار و کارناس و بانکخوازی ئاینی لە ئۆرگانە سەربازی و ئەمنیەکانەوە بگرە تا سیستمی پەروەردەیی لە نوێژی هەینی و حەوزەی ئاینیەوە تا گەشتی ئێرشاد لە لات و چەقۆکێشە ئیسلامیەکانەوە تا سینەما و هونەری حکوومەتی و هیتر هەوڵ دەدەن ژنان وەک ژێر دەستە و ڕەگەزی دووەم لە خەڵە بدەن. بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو شاهدی شکستهێنانی بەرچاوی هەوڵە بێ ئاکامەکانیانی. ژنانی بوێر و تێکۆشەر شانبەشانی کرێکاران و زەحمەتکێشانی پێشڕە و پێشەنگی خەبات بۆ ڕووخاندنی حکوومەتی ئیسلامی و دامەزراندنی کۆمەلگایەکی ئینسانی و ئازادن. کۆمەلگایەک کە تێیدا ئازادی تاک مەرجی بەدی هاتنی ئازادی هەمووان بێت. کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و ئاوەدان کە تێیدا بەرابەری نێوان ژن و پیاو لە هەموو بوارەکانی کار و ژیاندا مسەوەگەر و زامن بکرێت.